لسر في إريشاك وإسرائيل دايا دسبيكرن دكتور ريباز قربانيكو بسبوري عرض نيجارية لزانينغها طهراني لطهراني القلمية دكتور أبدا تباشبة بيشهاتن هري داوي لطهراني تشير روش نهال الجموة تشاوية هنا جي دنجة تقينان بهيستن بەڕای سڵاو بۆ ئێوە بۆ بینەران و بیسەرانی خۆشەویست ماوەی تقریبان ساعتێک دەبێت چەند تەقینەوەیەک لە شوێن ئاستیارەکانی تارانێ دەست پێکراوە ناوەندە ئەو شوێنانەی کە دام و دەستگا دەوڵەتیەکانی لێ زۆرتر ئەو شتێککە بڵاویش بۆتەوە ئیسرائیل حملەیەکی هێرشێکی پێشدەستانەی کردووە وەکو شەڕەکەی پێشدا شەڕەکەی 12 ڕۆژەی ڕابردوو هێرشێکی پێشدەستانەی کردووە زۆرتریش بۆ ناوەند و دەم و دەستدام و دەستگا دەوڵەتیەکانە ینی لە ناوەندی تارانە لە ناو تاران دوو کەڵ و شت دیارە بڵاو بۆتەوە و بەڵام تا ئێستا ئەو پێیکە زیانی چۆن بێیان کوشتە و شێت هیچ شتێک بڵاو نەبووتەوە چیکە مەباستیش ئەوە بێ کە ئەمریکاش بێتەوە یعنی دووە ئەوەی کە ئیسرائیل حملەکەی دەست پێ کرد و ئەمریکاش واردی بێتە ناو ئەو جەرگەی شەڕەکە دکتۆر تەگۆژ چەند جەهان لە تەهرانێ دووکەل دوومان بلند بە توتکاری ببێژی لە کیژان ناوچەیە تەهرانێ دووکەل بلند بە وەڵای 4-5 جێگایە 4-5 شوێنە زۆرتر ئەو ناوەندەی کە هەرزم کردن کە دام و دەستگا دەوڵەتیەکانی لێ وەکو شەقامی جمهوری ئەو شوێنە زۆرتر لەوێ کام مەیدان پاستۆر کە ئەم ئەو شتەی بەیتی ڕەهبەری لەوێ هەڵکەوتووە مەیدان پاستۆرش کە دام و دەستگای ریاستە جمهوری و سەرۆک کۆماریەکە لەوەیە هێندێک وەزارەتخانانیش دەڵێن کە لەو بعض خیابانێکانن کە لەوێ شەقینەوە ڕوویدا بێت دکتۆر ڕێباز نەها ڕەوشە ناوە تەهرانێ چاوایە لڤ و تەڤگەر هەیە تونەیە دەوام هەیە وەڵا داوام بۆ پێی کە چاوەڕوان کراو بوو ئەو شتا چەند مانگە یعنی چەند بۆ تایبەتی لەو ڕۆژانەی دواییدا ئەو چاوەڕوانێ زۆرتریش بوو خەڵک پێ ئامادەکاری هەبوو دەوام هەیە ینی ئەوڕۆ دەوام هەیە بەڵام زۆرتر وردە بەرەو تەحتیل بوون دێت ینی لە ئێستاوە دام و دەستگایەکان هێندێکان وەکو دام و دەستگا دەوڵەتیەکان ڕەنگ بە تەحتیلیکان وەلی دەوام لە بەیانی ڕدەوام هەبوو دەست پێکرا بوو چاوەڕوان کرا بوو ئەو شتا خەڵک خۆی بۆ ئامادە کرد بوو خۆی ساز کرد وەلی ئەوەی کە بڵێ لە ناو شاری تاران قەڵەباڵغیەک یا شتێک ڕوویدا بێت نا ئەو شتە نییە زارۆک هینا لە مەکتەبانن لە قوتابخانەیانن یان ڤەگەریانە ماڵێ خوا وەڵای ئێستا جارە نەگەڕاونەوە وەلی وردە دەست پێ دەکا کە بگەڕێنەوە بۆ نێو ماڵ چۆن لە بەیانی ڕاکە چوونەوە بەیانی ئەو شتە دەست پێ نەکرا بوو وردە دەست پێکراوەکە بگەڕێنەوە نێو ماڵ داخواز ji xelkê Tehranê têkirin ku li malê xwe bimînin dernekevin yan jî biçin cihên ewleh û selamet û penagehan وەڵا داوا کرابوو هەر پێشداش ئەو داوایە کرابوو کە بە پێی ئەوەی کە چاوەڕوان دەکرا کە شەڕ دەست پێ بکرێ خەڵک لە شوێنەکان لە ماڵەوە بمێنیتەوە هەموو کەمتر بێت یا ببێتە چیتە ئەو شوێنانەی کە وەکو پەناگا دیاری کرابوون لە ژێرزەمینەکانیان ئەو شوێنانەی زووتر ئەوەی کە هەموو کەمتر بێ و لە ماڵەکان بمێننەوە و چاوەڕوان بن چون بەو پێیکە لە قەرنی 21دا شەڕەکان شەڕی کۆمەڵکوژی نین وەکو زمانی شەڕی سادیە وەکو شەڕی 50 ساڵ لەو پێش بە هەدەفمەندە و ئەو شوێنە هەستیارانەی کە پێشدا دیاری کراون لەو شوێنانە ڕوودەدا ڕەنگ بێ مەترسیەکی ئەو جۆرەی بۆ خەڵک نێتە پێشە ئەگەر لە ماڵەکان بمێننەوە لەو شوێنانەی کە دیاری کرا دکتۆر توتبێژی پێشتر داوا کرابوو یعنی بەری کو ئەv ئێریش پێک وەرە ئیرۆژوە هاتە خواستن کە هۆم بچن جهێن سەلامەتتر نانە ئەمڕۆ داوا نەکرا وەلی بە بەو پێی کە ئەو چەند مانگەیدا هەر خەڵک دەیزانی یا شار دەبێت خۆی ئەو شتە هەر بە مرور بەو چەند مانگەدا داوا کرابوو کە بە پێی ئەوەی کە ئەو ئیتفاقە پێش بێیان ئەو شتە ڕوو بدات خەڵک لە ماڵەکان بمێننەوە یان بۆ شوێنانەی کە دیاریکراون وەکو پەناگە باش دکتۆر بدرستی دیارە کە ئێریشێن ئیرۆیەن ئیسرائیلێ چ دام و دەستگەه کردبوونە ئارمانج لە تەهرانێ
وڵای ئەو شتێک کە کەناڵی ئەلجەزیرەش باسی کرد بوو هێندێک کەناڵەکانێتی کەش باسییان کردەوە ئەو دووکەڵی کە لەو شوێنانەش دووکەڵەکەی کە لێدێت هەروەکو کە عرزم کردن شەقامی جمهوری بوو لای مەیدان پاسپۆر بۆ ئەو شوێنانەی کە دام و دەستگای سەرۆک کۆماری لێ بەیتی ڕاباری لێ هێندێکیش لە وەزارەتخانە ئاستیارەکان کە باز دەکرێت لەوێشکە ئەو شتە ڕوویدا بێت. باڵیۆزخانەیەن وڵاتانژی هەر لەوێ دەرێنە لەوێ ناوچەیەنە؟ نەوەڵا باڵوێزخانەی لێن باڵوێزخانە لەو ناوچانە زۆری لێ نزیک ئەوەی کە نزیکە باڵوێزخانەی بەریتانیا و باڵوێزخانەی رووسیە و فەڕەنسا تۆزێک دەگەڵی ئاڵمان و تورکیا لەو شوێنانە نزیکن نەک بڵێ زۆریش نزیک بەڵام ئەو 4-5 شوێنانە نزیکتن. و ئاواهەیە نەشەجیبوونێژی لەوێ ناوچەیە هەنە لەوێ جادەیە جمهوریە؟ باڵێ ئەوای هەم بازاری لێ نزیکە هەم کەسابەت و کاروباری ئابووری و بازار و تجارەت و شتە لەو ناوەندانن هەم ئەوەی کە شوێنی نیشتەجێبوونی خەڵکیشی لێبە. نەها هون لە ناوە تەهرانێ دمینن دەنگێ فڕۆکەیان هون دبهیزن هون لەڤ و تەفگەراوان لە ئەسمان دبینن؟ نەوەڵا لە ئاسمان کە دیار نییە وەلی دەنگی تەقینەوە دێت وەلی لە ئاسمانەوە ئەوەی کە بڵین دەنگی فڕۆکەیەک شتێک بێ ئەم من نایبینم دیار نییە وەلی تەقینەوە و شت دەنگی دێت. ئەنەهاژی دەنگێ تەقینان تێ لە تەهرانێ؟ والله چەند سانیە لەوە پێش دەنگێک هات باڵە دەما سەعاتێکی حەتەنها دکتۆر چەند جاران تەگوه لە دەنگێ تەقینان بوویە؟ والله بۆ خۆم 5-6 کارەتانم گوێ لێ بووە 5-6 کارەتان 5-6 جاران گوێم لێ بووە لە دەنگی تەقینەوە. دەنگێ ئەمبۆلانسان زێدە تێبهیستن؟ دەنگی ئەم وڵای ئەمن چۆن لە ناو تۆزێک فاسمەودام هەیە ینی لە ناو شار نیم لە قەراق شارم دەنگی ئامبۆلانس و شت دەبێ حتمما هەر شوێنێکە تەقینەوەی ڕووبدات ئامبۆلانس و شتیش هەموو شۆ دەکەن پێویستە. لەگەل دەستپێکردنا عێریشێ دکتۆر یعنی خەلک لە ماڵێ خۆمانە یان ترسەک چێ بووە خوازن تەهرانێ دەرکەون ڕەوشە خەلکێ چاوایە؟ والله خەڵک بەو پێی کە بەرەو تەحتیلاتی بەڵەو تەحتیلاتی کۆتای ساڵش دەچین زۆرێک لە خەڵکەکان لە خەڵکی تاران ڕەنگ بێ تەسمیمیان گرت بێ کە لە شار بچنە دەرێ یعنی شار جێبێڵن بەرەو ئەو ناوچە سەرەکیانەی کە خۆیان کە لەوێ ڕاهاتوونە تاران بچنەوە زۆرێک لە خەڵک ئەو تەسمیمەی هەیە و ڕەنگ بێ لە 1-2 ڕۆژی داهاتووشدا ئەو شتە جێبەجێ ببێت زۆرێک لە خەڵک تاران جێبێڵی و بەرەو شوێنەکانی خۆی کە لەوێ ڕەکۆچیان کردو بۆ تاران شار بێ گوند بێت جا لە دەوروبەری تاران بێ یا دوور بۆ شوێنانە کۆچ دەکەن ئەو خەڵکانێک کە شوێنێکیان هەبێت بەجێ بێڵن تاران. بەێ دەربارەی زیانان قوربانیان دکتۆر حەتەنهاوە ت زانیاری تونەنە؟ والله تا ئێستا هیچ زانیاریەک ناتوتە دەرێت تا ئێستا هیچ شتێک بڵاو نەبووەوە کە ئایاسان قوربانی هەبوون نەبوون یان ئەگەر بوون چەند بوون کەسایەکن تا ئێستا هیچ زانیاریەک لەسەر ئەو شتە بڵاو نەبووەوە. گەلێکی سپاس بۆتە دکتۆر ڕێباز قوربانی پسپۆرەی عاردنیگاریە لە زانینگەها تەهران. بەێ گەلێکی سپاس دکتۆر سپاس بۆتە ژە تەهرانێت و لەگەلما بووی.